دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار لە بەرنامەی ئەمڕۆی پەیام ڕایگەیاند دوو خاڵ چارەسەری دۆخی هەرێم دەکەن لامەرکەزیەت و سیستمێکی شەفاف بۆ داهاتەکان. ئەو ناکۆکیە هەمیشە هەبووە، بەڵام ئێستا زیاتر بووە تۆزێ و دیارە لەسەر کاروباری بەڕێوەبەرایەتی و پارە و شتی ترە. کۆبوونەوەیان کرد هیچ نەبوو کۆبوونەوەکە، چونکە ئەوەی لەوێ کۆبوونەوە بریار بەدەست نەبوو. لە کۆبوونەوە تەواو بێ، پاشەوە دوو کەس دەرەچێ کۆنفرانسی ڕۆژنامەوانیەکەن، دوو قسەکەن و پێکەن و ئەڵێن باش بوو ئەنجامی و دیسان کۆبینەوە، پاشایتر کۆبوونەوەکە نامێنێ. و بێگومانەگەر کوردەکان خۆیان چارەی نەکەن، چاوەڕوانیەوە نەکەن دەوڵەتان بێن بکەونە بەینیان وەکو کۆن و بۆیان چارە بکەن، لە دوورەوە پێیانەڵێ هەرەوە نیان پێڵێن، لەوە زیاتر خۆیان پێوە مەشغوڵ ناکەن، چکە لە دنیا کێشە زۆر بووە. لەبەرەوە بەڕێی من دوو شتی ئەساسی مومکینەوە چارەسەر بکە. یەکەمیان ئەوەیە سیستەمێکی لامەرکەزی هەبێ، یعنی لە هەرێمی کوردستان لەسەر بناغەی لامەرکەزی معاملە لەگەڵ ناوچەکان بکەن. ئەوە گرنگە طبعاً، لامەرکەزیەکی ئیداری نەک لامەرکەزی سیاسی طبعاً. و لە عینی وەختیشە سیستەمێک دابنێن کە داهات و ئەو کێشانەی کە هەیە لەسەر پارە ئەوانە چارەی بکەن. وەکە ئەو سیاسەتمەدارە لەبارەی کێشەکانی هەرێم و بەغدا ئاماژە بەوەش دەکات پێویستە وەفدی بڕیار بەدەست بچنە بەغدا. سەبارەت بە پشتگیری وڵاتانیش بۆ هەرێم دکتۆر مەحموود عوسمان دەڵێت هیچ کات ئەمریکا پشتگیری کوردی نەکردووە. ئەو شاندانەی کە ئەچنە بەغا بەڕێی منە بێ مستەوایان باڵاتر بێ، دەبێ ئەوانە بچن کە بریاریان بەدەستە ئەتوان بریار بدەن، دەوریان زیاترە، ئەهەمیەتیان زیاتر، لە کۆنەوە ناسراون لەگەڵ لایەنەکانی عێراقی بەیەکەوە جددی بن، نەکرد بچن لەگەڵ حکوومەت لەگەڵ سوودانی، بچن لەگەڵ پەرلەمان کوردلەکانی ناو پەرلەمان کە ئەوانە مهمن، چونکە سوودانی قەراریش بدا ئەگە پەرلەمان موافق نەبێ ناڕاتە پسەر. نەخێر، ئەمریکا قەت پشتگیری هەرێمی نەکردووە بەرامبەر بەغا لە هیچ زەمانێکە، یعنی حتا لە بیدایەتی دروستکردنی حکوومەتی عێراق کە سەدام ڕووخا کە کورد چەند قورسایی هەبوو لە بەغا و گرنگ بوو، ئەو وەختەش هەر لەگەڵ بەغا بوون ئەمریکیەکان، ئێستاش هەر لەگەڵ بەغان، چونکە ئەوان ئەڵێن عێراق یەک وڵاتە و ئەو وڵاتە پایتەختەکەی لە بەغایە و ئێمە تەعامل لەگەڵ بەغاکەین، چونکە نەکردنی هەڵبژاردن لە کاتی خۆی دەستوری نییە، نابێ ئەوە دوا بەخرێ هەڵبژاردن، پەرلەمان نابێ خۆی درێژکاتەوە لە قانون و لە سیاسەتوانەیە، قەی ناکە هۆکارەکەی معلومە نەیانتوانی وەڕێکەون، بەڵام خۆ ئەبێ مەوعیدێکی تر دابنێن. ئێستا ئەو درێژی کردوتەوە و ناشڵێ کەیە بێ. لە دوای کەوتنی بەعس کورد قورساییەکی گەورەی لە بەغدا هەبوو، بەڵام پارتی وێکێتی لە پێناوی پۆست و پارە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانیان وەلانە، لە ئاکامدا ساڵ لە دوای ساڵ پێگەی کورد لە بەغدا پاشەکشەی کرد.